ئێستا لەم زمانەی ئێمە لەوانەیە کابرایەک بێ بڵێ باشەوە زمانێک بۆ ڕەوان بێژی لە ناو عەرەبا هەبوو شەرتە ئێستا بێ هەر بە بەلاغەی قورئانی بە ئوسلوبێکی ڕەوان بێژی ئێمە قورئانێک بنووسین نە شەرت نییە زمانی ئێستا زمانی کۆمپیوتەرە ئەمە قورئانی پیرۆزە ئەم قورئانە بەڕێزە لە کۆمپیوتەرا هەیە لە عالەمە لە هەموو شوێنێک ئەنتەرنێت هەیە لە ماڵەوە دانیشتویت و کۆمپیوتەرەکەت کردوتەوە پەنجەی پیانەی بابی قورئان مەوزوعی قورئان ڕەمزەکەی لێ دەیت و دێتە پێشەوە بتەوێت تەرجمەکەی بە فەڕەنسی بە ئەڵمانی بە ئینگلیزی بە هەر زمانێک بتەوێت هەیە هەرچی حرفێک کە بتەوێت بزانی چەند حرف تکرار بۆتەوە چەند کەلیمە تکرار بۆتەوە چۆن عیلاقاتیان بە یەکترەوە هەیە هەموو شتێکە لەبەر دەستی هەموو کەسێکا هەیە ئەمە وەکو ئینجیل نییە پاپایەک هەبێ بڵێ نابێت تەلەبەی متەوەستە ئەم ئینجیلە بخوێنەوە کە هەتاکو ئێستا پاپا لە فاتیکان ئەمری دەرکردووە کە کەس نابێت ئینجیل بخوێنێتەوە مادام لە عمری متەوەستە بەرە ژوور نەبووە بەڵام ئەمە مصحەفێکە لە بازاڕیشە هەدیەیەکەیت و کابرایەکی مارکسیش دەتوانێت بڕوا بۆ خۆی بیخوێنێتەوە لە کۆمپیوتەرا سەیری بکە ڕەخنەی لێ بگرێ فەرمەوە ئەرزەوە گەزەوە مەیدان ئەمڕۆ دێمە سەر ئەوەی کە معلومە ئەم قورئانە پیرۆزە بسم الله الرحمن الرحيم دەست پێکە سوورەتەکانی بسم الله الرحمن الرحيم 19 حرفە با سين ميم ألف لام لامێکی تر ها ألف لام را حا ميم نون ألف لامێکی تر را حا يا ميم 19 حرف علاقي أم بسم الله الرحمن الرحيم سيري كان خوي طبعا همووی کە ڕەبتەکەینەوە پێکەوە ئەگەر بڵێن ڕەوانبێژی قورئان بریتیە لە چاوە جوانەکانی ئینسان یەکێک ئافرەتێک مەلیکە جەمالێکی زۆر جوانە بڵێن ئەم ڕەوانبێژیەی قورئان و شێوەی داڕشتنی وشەکان و عیبارات و ڕستەکانی بریتیە لە چاوە جوانەکان ئەم ئیعجازی عەدەدیە بریتیە لە لوتی ئیعجازی علمی بریتیە لە دەم و لێوی ئیعجازی علم النەفس لە ناویە بریتیە لە گوێچکەی إعجازي تاريخي بريتيا لفلان شويني إعجازي تشريعي بريتيا لفلان شويني حتى وكو شويكي زور جان بهمو لا يعني كان هذا تبرش سيري أسلوب القرآن كان يفرموا بسم الله الرحمن الرحيم ونوزد حرفا لكلمي اسم كلمي الله لفظ جلالة الرحمن الرحيم هرشي كتكرار بيته تقسيم بيته بصر أم نوزده كالي بسم الله الرحمن الرحيم أقر تو جانب بلاغية كشي حساب بكي كان مهمة أوشي بخيت بال كبوشي و إعجازي عددي تيايا كان مهم درجة وشيء اسم لها مو قرآن نوزد جار تكرار بوتو وشيء الرحمن بنجا وحاول جار تكرار بوتو كتقسيم نوزد بكي كات السي وشيء الرحيم سطو شوارد جار تكرار بوتو أجر تقسيم نوزد بكي كات الشش وشيء لفظ جلالة الله 2690 هشت جار تكرار بوتو أجر تقسيم نوزد بكي كات سطو تشلو دو همو بسم الله الرحمن الرحيم كتكرار وتوسط وشواردية مع العلم سورة التوبة بسم الله بيونية بلام لسورة ترى دوجار بسم الله كيتيا بسم الله سرتاي سورتك باشا لقصي سيدنا سليمان كافرمي وإنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم أما خدي وشكا بسم الله الرحمن الرحيم باشا سيركين آية تكرار بونوي أم وزن الريكو بيكا أمشت علمية أمشت إحصائية آمار قرتنا بوشي ويا كلمة زياترنية لكلمة تشيكا لدوتوي همو قرآنك آية مشتيكي صدفية آية مشتيكا يان تقدير تدبيرك خواي پروردگار و کارزانه